كاك حازي شوني؟ باشا بيان والله باشم أتوكوي سلام عليكم يا أخو قادر نادرم كاك حازي بلا بلا كاك حازي زد سپاس زد زي كدنا وتو لسر بوستشي لسر فيديوشي بلا يعني بيتوا أو السكاتية بأيني إسلامية أو السكاتية بأوي داعش سكو نقابها وابزام كاك حازي همو ما بس نمت نقاب بس حجابك آخر أو فيديوي بس بله بس بس أو فيديو بلاو كرايتو لبو من نادرة أو زل كزل شي داعشة نقابة من هو له في زنا قاسم كيف كيابو بله داعش الله يرشي هبو داعش الله يرشي هبو لنسراب لا اله الا الله بله اگر بو حسابه بلا اله الا الله كشفر يدين اگر بس داعش ببوترا داعش ليه بنسرا داعش بلام تو بتيونته خو ما هم مشتكله بتشانيه بالا پۆشی و حیجاب و هندی بێ سسینی بێ باڵا پۆشی پۆشتەکردنی ئافرەت تایبەتە بۆی کە ئەمری خوایە طبیعیە ئەو بۆ خۆی هەر نمایشێکەکە من لەگەڵ نمایشی کوردیام لەسەر لەگەڵ کلتوری کوردیە بەڵام تۆ بگری بە حیجابەکە و فڕێی دێی وەکو ئیهانەیەک باسەکە لەوەیە ونن باسەکە لەو ئیهانە کردن و سوکایەتیکردنەکەیە نا من ئەگەر جەنابەت بەبیرت دێ وەڵڵا یەکەم کەس بووم لەم کوردستانە یاعلانی ئەوم کردوتم شەڕ لەگەڵ داعش جیهادە بکوژری بەرامبەریان شەهیدە ئیتر لەو خۆ من مشکلم لەوە داعش نییە بەڵام ئەو دیمانەکە قادریجان یعنی ئینسان ئەگەر بە ویجدانەوە سێر بکە بە عەقڵیەتێکی ئەلامیەوە سێر بکە یعنی ئیهانەکردنە ئیتر من دڵنیا بله كاك حازي الو كاك فاندر عفوا بله طبيعية نەکرد منەوە تا هەر کوردستان ئەفەنەوە هەر کوردستان هەموو بۆ دوینە هەر کەسێک تۆزێ هەستی دینداری هەبێ بەرامبەر و بابەتە ئیستیفزاز بووە غەڵەتە و کراوە ئینسان حەقی اعتراف بکە من لەگەڵ هەموو ئەوەیان لەگەڵ جەنابتا دژی داعشم بە هەموو معناکانی کە ئەو بیری ئەو دیمەنە بەرلا هاتنی داعش هەبووە نیقاب لە کوردستان بەو شێوەیە خەڵک معەجەبە بوو بەس دەموچاوی دیار بووە نیقاب نقاب فەرز نییە باز لە نیقاب نییە نیقاب فەرز نییە بابا آخر ئەو ڤیدیۆیەکەی کە بڵاو کرایتەوە نیقابە كاك حجابه باز ده حجابك بابا او فيديو كا ام لقري دادنم لقر او قسانه تو دادنم بزان النقاب يعني هردو بابته بابا هردو كيتي يعني تو داعش نقابي كدو خو بيشي داعشش خلق كردواري خو معناته غوراني كبيتاله باتشلاده باتشي قديم هبوا والله او بابتيكا كالتوريه علاقي زور بدينونيه مساله او نقاب فرض نيه واجب جنيه واضحه يعني قينا اشكال مانيه لقصه كردن لست نقاب بلام اشكال لا فريداني جلكيه علاقي بنقابك واي قلتو باش زاني لتسكا نقاب شتيكي ترى حجابك شتيكي ترى بالا بوشيكا او هر هم يفريدا اخر قينا حتى دابنين لسقسي جنابت بلا نقاب يعني بو سكاهتيه بو اهانه كرتنا باش على سكاهتيه فريدان سكاهتيه كاك حازم سكاهتيه فريدان سكاهتيه انسان بير ريز دبران بركي بقري من يسرز لجناب تقرم اگر ماركسي بي اگر مسيحي بي اگر يزيدي بي شون كمان ابي ادخواي بس كاك حازي منتهين كاك حاجی وقتی خوی که آلای داعشیش سوتا من دزانم دو برپرسی بالای اسلامی دنیا خراکل لناوە ڕەوشی نووسرا لا إله إلا الله ای بابا بەو ئاڵایی میلەتەک وێران کرا جەریمە کرا ئێستا ئەو نیقابەش داعش دایهێنا گەشەی پێدا ئەنگۆ بەز ئەتخوای قەوت ئێزا ئەمە چرکەن یعنی ئەوان تعبیر پیاوێکی تەجروبەداری تۆ پیاوێکی عاقڵی ڕۆشنبیری نووسری ناکرێت داعش غەڵەتێکی کردووە من لەبەر غەڵەتی داعش بچم ئیهانە بەدی ئێخر بەس باشە ماکان ئەوەی کردبێ ئەو تەمسیلی ئەو هونەرە ڕنگدانەوەی داعشە ئەو باز لە ستەمی داعش لە ڕۆژ ئاوات سوکایەتی بەو ڕەمزی دینداریە ئەکا بابا ئەمە بتەوێنێتەوێ ئەمە ئەمرێکی خوایە ئەمە جلێکی ئیسلامی خۆدا وەڵا کاک حازی توخوای قەوس دایک و باوکی من و تو مسلمان بوویان نا ئەو جرکانەیان لەبەر بوویان نا هەست پێ ناکەن مسلمان تر بوونیان نا یعنی نەنچی من 56 پارچە قوماشی لەبەر بوو بە کۆڵوانەکەیەوە بە بوخت بە من نازەم ناوەکانیان چییە وەنیە هیچ شتەش نەبوو
هیچ النقاب و شتێکی ئیسلامی ئەمە ڕسمی داچ خۆم لێدایە وەختی نوێژەکەەوە لە فەیسبووکەکەم سیرکە دەموچاویشی لەو گۆڕێ و نوێژیش دەکاو ئەو کێشانە هەموو ئەنگۆ وەکو حیزبی ئیسلامی سیاسی قەوس کاک حاجی کاروان ئاخر بە ئەم بە پەیامەکەم بگێنم من پەیامەکەمە گەێنم عفونکە تۆ تەلەفۆنکردن پەیامەکەیەگەم نیقاب لە ئیسلامە یەکەم فەرز نییە وازەحەوە ئێمە بە حیاتی باسی نیقابان نەکردووە هەموو یەکگرتو بگەڕێ یەک نیقابیتیانە باز لە نیقاب نییە مشکلەکە لێ باز لە نیقاب نییە مشکلەکە لە فڕێدانی جلێکە بەو باز لەوە دەکات جلی داعشە فڕێ دەدەن نەخێر نەی تۆ باز داعشە تەمسیلیە ئاخر تەمسیل ناکرێت تۆ ئیهانە بە خەڵکی بکەی بە تەمسیلی کاک حاجی تخوایەک پرسیاریت کە تویژدانت لە ماوەی 40 دقەی 3 پۆست کرد کاتێک 5,000 ژن و منداڵی کوردی یەزیدی بردران 3 پۆست کرد لە ماوەی 40 دقە بەپێی خۆم ئەوێ هەش دەفتەرم لە ناو یەزیدیەکان سەرف کردووە دە پۆستیم کردووە وتمە ئێستاش من تاریخەکەم لەبیر نەماوە بڕۆ ئەگەر هەڵی دەیتەوە بزانە کردومەیانە چۆن نەکردووە کاک حاجی ئێستا ئافۆن کە یەک دەکە هەتا من لە ناو یەزیدیەکان بووم جەنابەت لەوێ پەنیری ئەوروپی دەخوارد کورە بابەوازنا من لێرە مانم گرت 24 سەعات کاک حاجی ئێستا ئەوەی داعش کردی بەرامبەر کورد نانانە ئەوە مەوزوع کردی بەرامبەر کورد جەریمە بوو خوێن ڕێژی بوو زوڵم بوو ستەم بوو هەموو معنایەکی شتێکی ئیسلامی بوو کاک حاجی توخوای قەوس داعش دروستکراوی ئەمریکی بە ئەطرافی خۆیانە دروستکراوی ئێرانە دروستکراوی وڵاتانی ئیقلیمیە هەر وڵاتێکی ترە ئەمن پرسیارەکەم ڕوونە کاک حاجی ناشرینکردنی ئەم دینە بوو باشە عینەن ببورێت خۆم لە قسەکەم تەواوکەم جەنابەت بەبیرت دێ سەدام ئەو ئەمەلیاتانەی کرد بە ناوی ئەنفال ئێستش کورد جوێن بە ئەنفالەدا لەبەری سوڕەتێک بە ناوی ئەنفالە ئەمەلیاتی کرد بە ناوی ماشاءالله بەبیرت دێ بە ناوی تەوەکەلنا عەلە الله هەرچی کەتیبەی عەسکەری و مەعسکەراتە و بە ناوی خالیدی کوڕی وەلید سعدی کوڕی وەقاز بوو ئەمان ئەغەڵە دەمانێت دووبارەی کەینەوە هەموو خەڵکێکی سەقەتی فکری دروستکرا و هاتووە بەناو داعشەوە دین ناشرین بکە من ئێشەش بچم سیناریۆکانی یەک قەوس تۆ پێ دوایە ئەوەی داعش بەرامبەر ژنی کوردی و منداڵی کوردی یەزیدی کرد پێت جینۆساید بوو یان نا دژی ئاینی یعنی لە ئاینی ئیسلامدا نەبوو ئەوەی داعش کردی ژنی کوردی برد سکسی پێدەی کرد ئەو شتە لە قاموسی بەڵێ جنابەت باش تاریخ خەزانی ئەوە تا حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم حتی ئەفەرمێ شەڕ لەگەڵ کافر بەمانای کە ئەوێ شەڕ لەگەڵکە ئەفەرمێ مناڵ مەکوژە ژن مەکوژە شوێنی معبەد مەسووتێنە داروبار مەسووتێن ئەمانە کۆمەڵە دڕندەیەک بوون دروستکراو بوون یەکەم زەرەر لە ئیسلامیاندا دووەم لە کوردیاندا بەڕاستی وازەحە داعش یعنی نەک داعش من ئێستا ئەترسم لە ئەنواعی تر دروست بێ لە سوێ دروست بێ خۆزگە هەر بە داعش کۆتایی پێبێ ئەم بابەتە بەڵام ناکرێمە هەڵەکانی جارانی خۆمان کە سەدام پێمانی کرد دووبارەی کەینەوە ئەنفالی پێمان ناشرین کرد بچین وەڵا هەمان سیناریۆ بکەینەوە غەڵەتێکی تەکتیکی بۆ بەڕێی من تەکنیکیە فکریە ئەتیبارێکی بۆ بکرێ کاکان لەبەر مەشاعری ئەو هەموو ژنەکە هەموو دایک و خوشکانی ئەم کوردە لە سەتا ئەوەندەی هەمووی ئافرەتی عەشایرن پۆشتن ڕێکوپێکن بەس وەڵڵاهی کاک حاجی ئەو نیقاب و حیجابە ئەنگۆ وەکو حیزبی خوای قەوسی قەوس بە پەیامەکەمان بگەین مۆدێل نییە لە دوای حیزبی ئیسلامی سیاسی هاتە ناو کۆمەلگای کوردی وەخت خۆی کۆمەلگای کوردی ئەو مشکلەی نەبوو کاقادر ئێستا ئەو لە کوردی کە ئێستای ئافرەتان جاران هەبوو تەنکوتیواڵ بوو نەبوو مۆدێلی ئێستەیە ئەوەش بەشێکە لە مۆدێلێک کە ئافرەتان ئەمڕۆ یەک نانە ئەوە مۆدیلی حیزبی ئیسلامی سیاسی لە هەموو بەتایبەتی لە خەلیج وەڵڵا براکەم هەموو خەلیج تورکیا ئەنگۆ لە ئەوروپاش لەو ئەوروپاش لە دوای سەرهەڵدانی حیزبی ئیسلامی ئەو نیقاب و حیجابە بەو شێوە گەشەی کرد پێشتر هەر میلەتەن کەلتوری خۆی هەبووە ئەم بابەتێسە لە ئەندەنوسیا ئەو جلە هەیە لە مالیزیا ئەو جلە هەیە لە پاکستان هەیە من چ عیلاقی بەوە نییە مۆدیلێکی سەردەمیانەیە بەو شێوازیانی بەڕاستی من پێم عیبە لەگەڵ جەنابێت هەردووکمان بچینە ناو تەفسیلاتی کورد و عەرەب ژنی کورد و عەرەب وەخت خۆیان موسڵمان بوون هیچ جلکەکانیان هیچ شتێک وەڵا کاک ئەوە حزبی کاک بۆ وەخت خۆی هەر نەتەوە و بە میتۆدی بەجل و بەرجی خۆیەوە تەعبیری لە ئیسلامبوونی خۆی دەکرد لۆ ئێستا هەمووی بوویتە یەک ڕیتم یەک جل و بەرگ پێشی شەستەکان پێشی هەفتاکان یعنی بەعام پەچە باو نەبوو
هەرپەچە باو بوو یان شتێکی طبیعی بوو یعنی ئەو کەلتوری کوردەواری بوو بەڵام بە مۆدیل نەما کە نەما معنای ئەوە نیە ئەو شتەکە ئەسڵەکە ڕۆی ئەمەش بابەتێکە مۆدیلێکە بەڵام تۆ مادام تعبیرێ لە خۆ پۆشتەکردن ناکرێت تۆ ئیهانە بۆ پۆشتەیە بکەی واز لە قوماشەکە بێنە مۆدیلەکەی چۆنە چیە کردوێتی بەس تعبیرێ لە پۆشتە نه ئێساخر یەک خەتە هەموو ئیسلامی سیاسی وانی کورد بابە ئیسلام شتێک نییە لە ئەندەنوسیا بگری لە تورکیا بگری لە هەموو وڵات خەڵکێک هەیە هەستێکی ئیسلامی دینداریان هەیە ئەیانەوێ ئەم ئیسلامە حکمی جوانی ئەم سەر ئەرزە بکە بە عەدالەتێکی خوای ئەوە هەوڵدانە من ئێوە حەقە مافە قبول نییە ئێمافە منش پێ دەڵێ مافە بەس ئەوەی ئەوان کردیتیان خۆ بە دەو قسەیان نەکرێت تا بڵێن بابە ئەمە ئیداعشە فڕێدن ئەوان تعبیریان کردیە گۆرانیەکە دیارە تعبیر لە ڕۆژئاوای کوردستان دەکاتن دژی ئەو گۆرانی هەر بۆ خۆی دژی داعشە هەر هەمومان متەهیم مشکلەم لەوە نییە کاک قادر بەخوا لەگەڵ بەخوا کاک حاجی بدەمە بەرگولە بەرامبەر داعش لەناو کوردی لە ڕۆژئاوا وەڵڵاهی خۆم بە شەهید دەزانم بەڵام سوکایەتی کردنم بەڕەم بابەتێکی شەعائیری دین کە تایبەتە بەخۆ پۆشتەکردن حەقم نییە بە شێوازی جلەکەوە بەڵام بەناو داعشەوە لە دین ناشریم کەی ئەوم پێ قبول نییە ئێستا باشە کاک حاجی ژنی کورد لە ڕۆژئاوای کوردستان ئەو جلەی لەبەر نییە ئەو نیقاب موسڵمانیش هەموو نوێژ دەکەن وایەیان لێرە خراپترە وەنیا یعنی چه مشکلەیە ئەنگۆ بەس دێن یعنی کاکە تو لە 40 دقەی 3 پۆستت کردیە 40 دقەی قبول ناکەم کەس سوکایەتی بە دین خوا کاک حاجی ئەوەندە لەسەر سوکایەتی بە نەتەوەیەتیم بکات طبیعی ئەیکەم بەڕاستی کاک حاجی خوای قەوس ئەوەندە لەسەر بێمعاشی ستەمی پارتیوێکێتی کردیە ئەبە و دەرەجە حەماوەت حەماست هەر بستی واللهی با پێت بڵێم ئەوە تا فەرمو قسەکانی من ببینە لەو پۆستانە ئەوەی کە خەڵک بە ویژدانانە بێتە ناو پۆستەکانی بڕۆ پەیجم هەیە وەرە نایەوە ئەوەی بە جۆرەی توانای خۆی قسەم کردووە بە جۆرەی ئەوەی زانیمە قسەم کردووە بەڵام بابەتێکی ئانی نایلم تێپەڕێ ئیلا ئەبێ ئەو کەسانی بەو ئیشە هەستاون ئەگەر من نانێ خۆ من دەسەڵاتم نییە داوام لە داواکاری گشتی کردووە ئەگەر داواکاری گشتی داواکەی منیان پێڕاوە بوو بابیکەن پێڕەوانە بووم چی بکەم یعنی ئەوەندەم نەدەستێ خۆ من سوڵتەم نییە بەڵام من ئەوەندە خۆشتا تعبیر بکەی بەس خەڵک حەق خۆیتی ڕەخنەر لێ بگری وایانە بڵێ کاک حاجی ئەنگۆ بۆ لەسەر فرێدانی پەچەیەک ئەبەو دەرەجەی کە تعبیرە لە داعش تعبیرە لەو سیستەما کاکە وەرە سەیر کە ئەو نقابە لە دوای 2014 زۆر گەشەی کرد ئەو ئەم معجەبە خەلیجە ئەنگۆ هێناتانە ناو کۆمەلگای کوردی و عەرەبی بابا حزبی ئیسلامی سیاسی کاقادە تۆ جارێ ترێ دێم ینی من جەناب لە من گەورەتری ئەبێ احترامت بگرم وەکو برا گەورەیە نەبراوە گفتوگۆ دەکەین بەڵێ ئاخ بۆی لە من ئێمە تێبوو یانی تۆ شت تەعمیم مەکە کاکە بەر لە نۆتوێگە و جوک و بەرگانە هەبوو کاک حاجی تو ویژدانت بەر لە نۆتوێگە من پێتەڵێم ئەخ تۆ جارێت باێ وستێنی ئەم بابەتە مۆدیلێکی ڕۆژە من ئێستا خێزانم ینی جلەکانی لە 180 مانتۆیە بۆ نمونەوەی دەرە بەڵام ئەو دوای هەمووی کوردیە دوێنێ مناسبە هەبوو چۆ بە جلی کوردی و ڕۆیشتۆ چ مشکلەیە یعنی ئەمە ئەندەنووسیەکە وەک من نیە کاکە جلی یابانی بەڕەئی من لە هەموو جلی پۆشتەترە یعنی باسەکە لەوەیە ئەمڕۆ ئەوە یەک لە مۆدیلەکانە باسەکە لە عامی مۆزوعەکەیە کە ئەمەش نەوعێک لە تعبیرێک غەڵەت بوو بەو شێوازە تعبیریان دەربڕی لە ئەگەر بە ناوی داعشبی ئەبووە بەو شێوازە نەبووە هەر ئەوەندەیە تعبیر کە ئەوە نازانم خۆ من سیناریۆ نست نیم برام خۆ من تەمسیلی نانووسمەوە یعنی دنیای شتە هەیە بەرامبەر داعش سجنە نەفەر ئەگرێ بۆ نمونە پێشمەرگە ئەگرێ خەریکە سەری بڕێ ناهێڵی هەزار شت هەیە بەڵام تۆ جلێک داکەنی و فڕێی دەی ئەوە چ معنایە خەرەوە باسی ژن دەکە خۆ باسی ئەوە ناکە باسی ژن دەکە گۆرانیەکە لەسەر ژن ژیان ئازادیە بنمونە ئێوە بۆ پێداگرن لەسەر ئەوە لە کات ئەزانچیە لەسەر هەندێشتی زۆر بەسیت کە پێتان من هەموو ژیانم یەک قسم بە سافری وتووە ئەوە 30 ساڵە لەناو ئەو میلەتەیان خەریکی بانخوازیم یەک قسەیەکی نەکاڵم بە ئافرەتێکی سافری نەوتوە غەیری دوعا خێر و قسەی باش نەبێت کاکە ئینسان ئازادە لای بەس من ئەوە پێ قبول نییە کاکە هەزاران ژنی کورد لە ڕۆژئاوا کوژرا کاک حاجی چەند پۆست لەسەر کرد بنمونە ژنی کورد لە شەڕی دژی داعش کوژرا تخوا خوێنی ئەو ژنە کوردانە گرنگتریان پەچەیەک گرنگترە من ئەو ژنانی کە تۆ باسیەکەی زیاتر لە 1500 عائیلەم یارمەتی داوە زۆر بەشی هەمی لەو ڕاتی لەسەر شەڕوانانەی کورد کاک حاجی بەڵێ زۆریش ئازان و بەغیرەتن ئارە وەڵڵی ئازان بەغیرەتن لە دەیەها پیاوی
ام لا او لا بغيرة ترن انا والله يعني دفاع يعني كرامتي مروفي والله بنك لكرامته لخاكو لنشتمانو آزان قال تسمي لتيك يا مگر لأمريكي وبعض شوين تلها بالعفدة بس أول كاك حازي والله جيش نازية دس خوش كاك حازي بس أول كم لنا ونقول رنگ داته يعني رجك ببينم مثلا كسشي إسلامي شانازي بشرفانك بكلا بوستا شي دا بشاني باليان دا هل بدا يعني أو تكاتك كتيرور دكرين كاتك كدكوتنا بردستي داعش هتك دكران جنشي بمديت بعدو كاديري إسلامي براسي مشوق لا أنا ما نتان هي رنگ دا توا بلا خسوريش ما نكرو من يسأل أنا ولا ما من دياي قرتو بقري كاك حازي أو كاتي تكاكي عندنا يعني براسي سوين بو خوايا في المسيق لتاهم هاتو تخواروا كبوستا كمرسي والله في المسيق لتاهم تخواروا كبينيم تشي عندنا وحتى خلقي كي زور قليل لما كنت أنا وتو بانخوازي وإسلامي أو أنا كانوا ماركسين بس ملتنا توينا سكت يعني بومن آزار بخوا والله نقطة قال له كاك حازي دوان شد خلق زورة وأمنيش رأي ما علين مثلا أو براب مسلمان أنا إسلامي سياسي لكردستان يكم كوملك دا هناني خليجي هنا يدنا وكردستان كبيشتري ناموب ولا كومل جاي كردي بوشي ونبوا دو أنقول سبتيك زور بيتيك تسن بلام خين درجي قتلوا عام دكري كومل كوجي دكري أو حماسة أنتذا نابينا إيه والله كاكا للرجاوي كردستان سن كومل كوجي كرا ورا ميديا يقرتم لو بينوا كاكا ورا كاك حاجي أو أمنوتين من تحداد كما يقرتو إسلامي إداني جينوسايدي كردي يزيديان كتبي بلغي كم لو بينا باشا والله كايتي ومن اساس زمانكين ببيرنا 2004 مانجي هجبو باشا برو اگر ببيدم دي كراوه بهموش يوازي كراوه كاك حاج اصلا كمن رويشتم بو ابي خوا ازاني خوم ليه ماما هشت روجي ريك خوا ما دس خوا ازاني بقينا اي من شيء عملي مان هي نقلنا تنها من دلم بلاغي سياسيه قرتو اداني داعش كلبيك كردي يزيدي جينوسايد كردبه وما تخايق معلوماتك نيم بيك رجنا منوسي تو ازاني استمن لا يعني من بانك ذا محكمة السليماني لبرو داعشي كان قرتبو نابي من لا هنا هبو لا تيدور كردنا هبو نبي بو كوش من لا داعشوا إيه دزانم خوم دزانم داعش كسي قبولنيا إيه كسي قبولنيا كاك قاعدة قبولنيا كابراي ماركسي رقيلة منا كابراي إيه كاك داعش أبو زولاني لقد زولاني يكتريان خلاص كنو رينجوه كاد ميتودش كنا بس كاك هذا الدنيا مردو جيانا باور بكلا دواي داعش تيجي دروس أبي عمادي أو بابتش بين بلا من هالهمو كاد عليهم إما ما سيرك ألماني بين إسلامي بين كرد بين ما دام كردين بيشي هموش تما برايك خوش بس يودار ما ورنج مخاون يك باوكين لا أصلا ما دام يك زمانين يك دايكو باوكين أنا استمش كردي هي أما دجي استمكين أجنا كردين تياري والله دان كرتي تمنى يدكن بجمري بجدي تمنى يدكن لنا وبتي دان عربي شيء تمنى يدكن تمني دريج بيتن بنمونا يعني تشل السواني تشل استمكين بلام كاك حازي يعني هر نقطة كلو ده كاكا إما أوشتانا رنگ نابينوا بروا بكن إسلامي سياسي كردستان بقشتي دلهم بميدياشو زولانيان زور في باشتر مظلوم كوباني برواب كأردوغانيان زوات خوشتر ديو لأوزلان من عودة بينم قضايا دينية كي بس بري لا إله إلا الله بيان باشتر لهزار مسألة إسلامية من نمونه يشتو هوادارم زور بي أو قصانا بعد جديما بلام والله أمن نابينم لميديا كاكا أو الراقيان دنتان أو كواديرتان لنا وسوسيال ميدياي كاكا نابيندري كاكا تو بخود نتقوت بارلو رجاوي كردستان چند دفترت فيخر كراو كاك حاجي بلان بو غزة تقريبا السبكم آخر أول رنگدانوي جماورتانا أخنا أنا بعد نبرد كاك أجتوا بس بداية شري داعش بكيك اللي رج أواتا نزيكي جيش $3 مليون زيادة
بۆ خەم پارەیە کاکە ئەو مەبلەغە 3 ملیۆن دلار بێزگە لەو هەموو شاحینەیە زیاتر لە 300 شاحینە بەس ماوەتمان بردووە لەگە 3 ملیۆن دلار ئەوە کەمە نانەوە باشە بەس ئەخر لە ڕۆژ ئاواش وەزعیان گەلە خراپ بوو کاک ڕۆژ ئاوایە باسی ڕۆژ ئاوا بوو کاکادن باسی ڕۆژ ئاواکەم ئەو یەکەم بوومە لەرزەکەی ئەمە ئەخیرە شەڕی دووەمی کە هین هاتەوە بڵین ئەفرین و ئەوان کە چۆڵیان کرد شەڕی یەکەم کە لەگەڵ حکوومەتی سووریا و دوای داعشات لە هەر سێ مەرحەلەکە فریان کەوتین ئەگەر بە حساب و بە دەقیقی لای کەم 3 ملیۆن دلار مالیان سەرف کردو بەخوا هێشتەشی جوانە دەستا باشە کاک حاجی کاتم گرتی سوپاس دەکەم ئەوەش ڕاو بیری بۆ چوونە تونەوە عەکەتی ئەمەنەوە